فاتح يا كل أمانينا، فاتح يا لحن أغانينا، فاتح يا كل أمانينا، فاتح يا لحن أغانينا. أمنا وسلاما أعطينا، أقدم وانشر عدلك فينا. أمنا وسلاما أعطينا، أقدم وانشر عدلك فينا. أقدم 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 وانشر عدلك فينا. يا ذا العقل الراجح في جيش جرار سابح، فاتح يا ذا العقل الراجح في جيش جرار سابح. خطط فكر أنت الرابح، أقدم وانشر عدلك فينا. أقدم 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 وانشر عدلك فينا. خلصنا من ظلم طال، حقق آمال الأجيال. خلصنا من ظلم طال، حقق آمال الأجيال. فاتح يا بطل الأبطال، أقدم وانشر عدلك فينا. فاتح يا بطل الأبطال، أقدم وانشر عدلك فينا. أقدم 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 وانشر عدلك فينا. خلصنا من ظلم طال، حقق آمال الأجيال. فاتح يا بطل الأبطال، أقدم وانشر عدلك فينا. فاتح يا بطل الأبطال، أقدم وانشر عدلك فينا. أقدم 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 وانشر عدلك فينا. زوڵم و زەرداری سەراپای وڵاتی قوستەنتینیە گرتبووەوە. قوستەنتینیە ئەو وڵاتەی بە شوورایەتی بەهێزتندا بوو. سوڵتانی عوسمانی موڕادی دووەم ویستی فەتحی ئەم وڵاتە بکات و تا خەڵکی لە زوڵم و زۆرداری حاکمی قوستەنتینیا ڕزگار کات. هەرچەند دەتوانی ئابڵوقەی ئەم وڵاتە بدات، بەڵام نەیتوانی فەتحی بکات. تا کوڕەکەی کە ناوی محەممەد فاتح بوو توانی فەتحی قوستەنتینیە بکات و فەرمودەکەی پێغەمبەر بهێنێتە دی کە ئەفەرمێ باشترین کەس ئەو کەسێک کە قوستەنتینیە ڕزگارەکات و سوپاکەشی بە باشترین سوپا ئەدرێتە قەڵەم. شغلان بكلا زاد بجادة سلسل الجفن ختم بول نادا ختم بول أري وخير من يفمتو أول شيء خلي سوا بأشمان واحتلم ديوة أويك يا نجم السلام أول شيء قلنا أقل بياي يتبيا شوا وش بشارك دريني بۆ کوێ چێم جارەوە کوشم ئەوە کوشتی بزانێت چۆن حەقی لێتەمەوە
ئەوە لەکوێیت خەری بخۆم لێکێ ئەنجا منە بۆ چییە بەخشەوە يعني تو بەستەوە ئێرە حرەسی ناوێت ها ناوێت بەڵێ کێ وێرە توخنیم ناو چێ بکەوێتەوە تێگەیتی کێ وێرێ باوەڕم نەکرد بەم زوانە بگەڕێیتەوە بۆ مناوچێ پیشەکانی تاو کرد بەڵێ باشە پێم ناڵی سوڵتان ئەم هەموو شتانی بۆ چییە لەو قەڵایە نازانمەوە ئیشی خۆیەتی مهمەوەی ئێمە بەکاری خۆمان هەڵساین بابڕ قوستەنتنیا بەدەست دەردەخریەوە ئەی ناوان تەنانەت پاپۆرەکانیش سەردانی ئەم ناوچەیان نەئەکرد لەبەر ئەوە لایەنی بازرگانی بەرەو کەمبوون ئەڕۆشت حاکمی قوستەنتنیا بە هیچ شێوەیەک ئاوەڕی لە خەڵکی قوستەنتنیا نەئەدایەوە تەنها ئاواتی ئەوە بوو باجیان لێکسەنێ بە زۆر ملی خەڵکی ئەگرت لەبەر ئەوە هەژار و داما و سوڵکەران ڕوویان لە زۆر بوون کرد ڕیکۆ لە چێ ئەو کێ خریستۆ بەخێر بێ ئەوە چییە ئەڵێ دوکانەکە چۆڵە هیچت نەماوە ئەی بۆ نازانی بۆ خۆی جێلەکەی جا حاکمی چی هێشتووە ها زۆر چاکتۆلیکسی دەستی خۆش بێ بەڵام وام زانی بازی زیاترم بۆ کۆکەیتەوە دەستی خۆش بێ بەڵام ئەم جارە زیاتر بێت و خەڵکی زیاترم بۆ ڕووکێتەوە تێگەشتی ئەنجا بازی زیاترم بۆ کۆکەرەوانی وڵای گەورم باوەڕکە ئەو خەڵکەم هەموو ڕکردێتەوە دەستی خۆش بێ دەستی خۆش بێ فلیستە کوێرێک لە مجیرکانە نەماوە ئەنجارە با دەستکەین بە دروستکردنی ئەو کۆشک و تەلارانەی کە بڕیارماندا بوو لەبیرە ماوەتەوە ئەو جارە کە باسمان کرد وەربان آخر ئەو هەموو خەڵکە لەکوێ بێنن ئەو پیرەکانەوە بۆچی ناتوانی بیان هێنا من وتم بیان هێنا یانی بیان هێنا گەمژە ئەو هەموو سوڵکەر نابین لەسەر ئەو جادانە ئەی باشەوە نەکۆی لێ ئێمە نین چەند جارم پێوتیت ئەبێت دەست پێ بکەیت ئەتێ ڕاوەشکاری من نیست تۆ چیەکەی لێرە داوای لێبوو نەکەم قوربان داوای لێبوو نەکەم من تاکە دڵسۆزی تۆم بمبورە بمبەخشە گەورم نەمزانی داوای لێبوو نەکەم زۆر زۆر ئەزیەکت هەیە بەزەر چاو بووە دەکەم بەس لێم تووڕەمەکە هەستا پێویست ناکات هەسەر ئەستەفێ بەڵام بە زووتری کات دەست پێ بکات تێگەشتی من ئەمەوێ بە زووتری کات تۆ دەست پێ بکەیت چکە پەلەمانە ئەبێ کۆشکە دروستکەم شایستەی فراتۆر بێت
خەڵکی نەگوێ بگرن ئەوەی ئێوە لەم شارەدا بژی پێویستە لەسەری بازی خۆی بدات باشە ئێوە بیر لەوە ناکەنەوە کە ئیمپراتۆر و سوپاکەی خەریکی پاراستنی ئێوەن کەواتە پێویستە لەسەرتان باجەکانتان بدەن ئەوەی باز نەدات خۆمان ئەزانین چی لێ یەکەین و دواییش دووقات لێ ئێسەنین ئەوەی باجەکەی نەدات خۆم ئەنە ئەیبین بۆ بەندیخانە و دووقات لێ ئێسەنین لەلایەکی تری دەریای مەڕمەڕە خەڵکی بە ئاشتی و بەخۆشی لەژێر حوکمی سوڵتان مورادی دووەمدا ئەژین. سوڵتان مورادی موسڵمان ئاگادار بوو بە ماڵ و ژیانی خەڵکی قوستەنطینیە لەبەر ئەوە هەمیشە لەخوا ئەپاڕایەوە کە فەتحی قوستەنطینیە بکات تا بەگشت ئەو زوڵم و ستەمانەدا بچێ کە خەڵکی قوستەنطینیە بەدەستیەوە ئەناڵێنن. السلام عليكما. وعليك السلام ورحمة الله. لقد أنهيت مراجعة الكتاب. إذن أنت لم تنم هذه الليلة؟ لا بل نمت واستيقظت مبكرا هذا الصباح. عفوا، هل تأذن لي بأخذ كتاب آخر؟ بالطبع يا محمد، يمكنك. جزاك الله خيرا. أرى يا سيدي أن محمدا نسي السيف والفروسية وصار مولعا بالكتب. لا تخف على محمد، قراءة الكتب لا تنسي المرء السيف والفروسية. سلام الله عليكما. وعليكم السلام. ندعو لمولانا بالصحة. كيف حالكما وما أخبار دراسة ولدنا محمد؟ كنا نتحدث عن اهتمام محمد بالكتاب والسيف يا مولاي. ما دام الأمر هكذا اتبعاني لأنني سأعلن أمرا هاما للناس. سوف أبلغكم بقرار لعله أهم قرار اتخذته في حياتي كلها. فكرت طويلا قبل اتخاذه. بقاء دولتنا مرتبط به، وأنا مؤمن بأنه القرار الصحيح. قررت ترك عرشي منذ اللحظة لولدي محمد، فقد أتعبتني مشاغل هذه الدنيا التي لا تنتهي، ولا بد لي من الراحة والتفرغ للعبادة. عليكم الوقوف إلى جانبه ومساعدة ولدي بكل الوسائل الممكنة. السمع والطاعة أيها السلطان. أعلن الخبر لجميع الناس. سلمه السيف والعرش ورايات المجد ليواصل نحو القمة ويحفظ العهد. هرگز دو باوەڕەدانم سوڵتانی شیوا بکات دەسەڵاتی بادە دەست مناڵێکی ئەوا بچووک لەخوا ئەپاڕینەوە کە خوا سەربەرز و سەرفرازی کات. سوڵتان چۆنڵا دەسەڵاتی گەوراتە دەست مناڵێکی ئەوە کە هیچ لە کاروباری وڵات نازانێ. من بۆ ئێوەمە دژمن خۆی مەڵاز داوە بۆتان ئاگادار بن لە خۆتان باشە. باشە حکمەتی ئەم بڕیارە چییە نازانم. نەبێ ئێمە سێرەکەین ئاخری خێر بێ بزانەوێ بەچی. هیوادارم سوڵتان لە بڕیاری خۆی پاشگەز بێتەوە. باشترە وانە؟ اللهم وبحمدك وتبارك اسمك وتعالى جدك. ئازیزان مناو چاودێشەکان هەروەکو ئەزانن هەمووشتان بیستودانە کە سوڵتان مراد خوا بیپارێزێت دەسەڵاتی داوەتە دەست محەممەدی کوڕی. مامۆستا جان محەممەد کاروباری موسڵمانم ئەوا بەڕێوە. بەڵێ کوڕی خۆ گەورم محەممەد قوتابی خۆم بۆ من خۆم باشێناسم ئەتوانێت شوێنی جەنابە بگرێتەوە لە هەموو ڕوویەکی بەڕێوەبردنی دەوڵەتدا. من خۆم باشێناسم کوڕێکی زۆر لێ هاتووە. مامۆستا شەمسەدین
تۆ بەم شێوەیە بیرەکەیتەوە بەڵام دوژمن بە شێوەیەکی تر بیرەکاتەوە ئەوان ئەیانەوێ هێرش بکەنە سەرمان ماوەیەکی زۆرە بەدەست سوڵتان و گیرمان خواردووە خاچپەرستەکان خۆیان لە بەردەم پەلاماری سوڵتانە ناگرن ئەمەژەوە ناگەێنێ ئیتر ئەبێ پشتێنی لێ بکەینەوە بۆ خۆمان لێ دانیشن سوڵتان پیر بووە و لەوانەیە بەم زوانە هەواڵی مردنی ببیسین و لە ژیان بچێتە دەرەوە گەورم پەیام لێرەگاتوو ئەڵێ سوڵتان موراد دەسەڵاتی داوەتە دەست محەممەدی کوڕی زۆر چاکە زۆر چاکە ئێستا توانین بڵین سوڵتان مردووە ڕازە فەرمووی گەورم ئێستا کاتیوات و عوسمانیەکان لەناو بەرین و سەر لە نوێ ڕزی خاچپەرستەکان دەست پێ بکەینەوە گەورەی بەڕێزم سوڵتان محەممەدی بەڕێز داواتان لێ ئەەکەین کە ئەمر بفەرمونون بە گەڕانەوەی سوڵتان موراد بۆ کورسی فەرمانڕەوایی چونکە دوژمن بە هیوای هێرشکردنە کاتە هەمووتان بەم بڕیارە ڕاتین ها کاتە هەمووتان ئەبێ لەسەر بڕیارەکەی من بم بۆ ئەوەی وڵاتەکەمان بپارێزین کاتە چی بکەم بۆ ئەوەی باوکم بێتەوە سەر حکوم کوان نووسەرەکە لەکوێیە نووسەرەکان بۆ بانکەن نووسەر بنووسە دوای سپاس بۆ خوای گەورە داوات لێ ئەەکەم بە زووترین کات بگەڕێیتەوە سەر کورسی حکوم گەر سوڵتانی موسڵمانانی وەرەوە حکمی موسڵمانان بکە و ئەگەر بەدڵیشت نییە من وەک سوڵتانێک فەرمانت پێ ئەەکەم کە سەرپەرشتی سوپا بکەیت ئەم جاریان محەممەدی کوڕم بە هەموو شێوەیەک ڕێگای لێ بەستمەوە ئەو سوڵتانە و ناچارم گۆڕایەڵی بم مسلمانەکان کەوتنە خۆیان تا دژی دوژمنەکانی بوەستن لەبەر ئەوە سوپای مسلمانان دەستیان کرد بە بڵاوکردنەوەی وشەی لا ئیلاهە ئیلا الله بەرە وڵاتان هەنگاویانە والشعب زاد ظلمه والظلم لا يدوم فلينغضوا وحققوا للشعب ما يريد وحققوا للشعب ما يريد تفكروا بالعفوة والرحم العظيم فلينغضوا والظلم لا يدوم خصومه ضعيفة وجيشه مهزوم والشعب زاد ظلمه والظلم لا يدوم فلينغضوا وحققوا للشعب ما يريد تفكروا بالعفوة والرحم العظيم فلينغضوا وحققوا للشعب ما يريد تفكروا بالعفوة وحرروا العظيم بەم شێوەیە سوڵتان موراد توانی بە بەردەوامی لەشکری خاچپەرستەکان تێک بشکێنێ تا کۆچی دوایی کرد پاشان محەممەدی کوڕی بۆ جاری دووەم هاتە سەر حوکم لەو کاتانە محەممەد لاوێکی بەتواناولی هاتوو بوو
هیوام وایە باوکم لە دوعای خێردا لەبیر نەکەن چونکە بەڕاستی تێکۆشەرێکی ڕاستەقی نەبوو. اللهم اللهم اغفر له اللهم ارحمه يا ارحم اللهم اغفر له وارحمه يا ارحم الراحمين. بەڕێزان بەڕاستی ئێوە دڵسۆزترین کەسی باوکم بوون. پێویست بەوە ناکات باسی دروستبوونی ئەم دەوڵەتەتان بۆ بکەم چونکە خۆتان بەردی بناغی ئەم دەوڵەتەتان داناوە بە هەزارەها قوربانیتان داوە تاوەکو درەختی ئەم ئیسلامی پێئاو بدەین و پێویستم ئەمانەتەش بپارێزین و چاک و خراپ لێک جیا بکەینەوە بۆ ئەوەی ژیانی دەوڵەتەکەمان مسۆگەر بێ. پێویستە هەمیشە بە ئاگا و ئامادە بین بۆ ئەوەی گەر دوژمن پەلاماری داین ئێمە هەمیشە لە بەرگریکردندا بین. ئازیزان بەڕێزان هەروەها پێویستە لەسەرمان کە هەوڵ بدەین خەونی باوکمان بێنی نەدی کە ئەویست فەتحی قوستانتینیە بکات ئەوەش لە خوای گەورە داواکارین تاوەکو بانگی خوا بە هەموو جیهاندا بڵاو بکەینەوە و هەمووشمان ئەزانین کە سەرکەوتن تەنها بەدەستی خوای گەورە و میهرەبانە. هەر خۆشی ئەفەرموێ وما النصر إلا من عند الله هەروەها دەفەرموێ إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. ئازیزان پێغەمبەری خوش بەڵێنی داوە بە فەتحکردنی قوستانتینیە. دوعای خێرم بۆ بکەن بەڵکو ئەو کەسەی کە فەتحی قوستانتینیە ئەکات من بم. ئینشاء الله خوای گەورە پشت و پەنامان بێت. داوای لێبوردنەکەم گەورم داوای لێبوردنەکەم ویستم نۆکە زیایەکە ببڕم. خەریب و پەنجەم ببرێ داچ لەمنەوە. گەورم گەورم جەنابی ئیمپراتۆر گەورم سڵاو لێوێ. ئەوە چۆن ئاوایەتە ژوورەوە ئەلکسی هات چەندە بێ ئیزنیەتە ژوورەوە عیب ناکەیت. داوای لێبوردنەکەم قوربان خەبەرێکی خۆشم پێ هەواڵێکی زۆر خۆش. چی ڕیا ئەلکسی شتی ناخۆش نەبووە ها پێم بڵێ زوو. نا قوربان سەیری دەموچاوم کە هەواڵێکی زۆر خۆشم پێ سەیریگە. هەواڵی خۆشی پێ چی بووە ئەلکسی زوو قسە بکە دڵم خۆش کە دەی زووکە چی بووە پێم بڵێ. نەزانیوە قوربان نەزانیوە ڕێوێ پیرەکە مردووە. ڕێوێ پیرەکە؟ بەڵێ قوربان ڕێوێ پیرەکە سوڵتان موراد. سوڵتان موراد ئێوە دانیشن خۆشە ئەو مردووە بەڵام وا کوردەکە چێتە جێگەی وانییە؟ بەڵێ مناڵەکە یانی. بەڵام ئێستا ئەو کوڕە مناڵ نییە وەکو زانی گەورە بوو و ئەتوانێت جێگەی بۆشی بگرێتەوە. قوربان ترسی ناوێ نا چۆن دەچی ناوێ؟ ئەلکسی با پێ بڵێم ئەو کوڕە 18 ساڵە خەریکی ئەو کارەیە ئەترسم لە ناکارێکە پەلاماری ئێمە بدە چکە بەڕاستی وەکو بیستومە ئەو کوڕە کوڕێکی زۆر زیرەکە هەر لە مناڵیەوە پێوەی دیارەکە ئەمە سەرکردەیەکی زۆر گەورە دەرەچێت. جا لەبەرەوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێت. بەڵێ قوربان ڕاستە فەرمی. ئاخۆ ئەبێ چی ڕوویا بێ لەو کاتەدا؟ ئەی نازانی 50 ساڵ ئابڵوقەی قوستەنتینیە؟ گەورم ترسی نایە خۆ دەزانی هێشتا مناڵە بەم جوانە لە ناویان نەبینە. وەڵای خۆ ڕاست دەکەی. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. فرمودان إنشاء. گەورم هەواڵێکی خۆشم پێیە من بووم بە دووەمین کەس لە کۆشکدا.
کەواتە ئێستا حاکمی قوستانتینیە نازانێت کە محەممەدی کوڕی سوڵتان موراد ئەفسەرێکی لە هاتی دەوڵەت عوسمانیە. ئەبێنم ئەولاتان نزیکە لە شاری بندوقیەوە وانە گەورم؟ پێش ئەوەی تۆبەی ئێمە باسی ئەوەمانە کرد لەگەڵ ئەم پیاوانەدا. تەنانەت پاپۆڕەکانیش بە ئاشکرا بە ئاسانی هاتوچۆوەکەن. زۆر لە سەفیرەکانیان بە دیاری و خەڵاتەوە بەهۆی پاپۆڕەکانەوە بەرە وڵاتی سرب ئەڕۆن وە هۆکەشیان ئێمە نازانین چییە. قوربان هۆکەشی ئەوەیە کە ئەمانە زۆربەیان سەر بە مەذهەبی ئەرسەدۆکسن. هیوادارین ڕۆژی هەینی سەردانێکی سوڵتان بکەین لەبەرەوەی لە نزیکەوە ئاگادار بێت. وە بۆ ئەم بەبەستەش مامۆستا مەلا جەلیلمان داناوە کە عەزت بکێشە. زەر و پاشا ئەی نازانی ئەو گۆڕانکاریانی کە ڕووی داوە مەزنن پێویستە لەسەرمان زۆر ئاگادار بین. هەموو ئەزانین کە ئەو هەواڵەی سڵێمان بۆی هێناوین شتێکی گرنگە و خەڵکی قوستانتینیا شەو و ڕۆژ سەرگەرمی بنیادنانەوەی شورای قوستانتینن. هەواڵەکانی ژوار ڕاگەیەنن کە حاکمی قوستانتینیا بەنیازی هێرشێکی خاچپەرستی گەورەیە. سوڵتانی بەڕێز خەڵکی قوستانتینیا گیریان خواردووە نازانن چی بکەن. سەرۆک وەزیران نامەوێت مامۆستا شەمسەدین لە دەرەوە چاوەڕوا بکات چونکە پێم ناخۆشە. مەلا جەلیل پاشان چیتر؟ گەورم حاکمی قوستانتینیا ئەوێ ژنێکی حزمی پاشای سەرب بێنێ. تێگەیشتم کەواتە حاکمی قوستانتین ئەوێ یارمەتی لە سڵبەوە وەرگێ. ئەمەش وا دەگەیەنێ کە بە هیوای هێرشێکی گەورەیە. تۆڵی چی؟ مامۆستا شەمسەدین یەخوا بەخێر بێی. ئەی یەکەمین خۆشەویستی سوڵتان محەممەد کە چاومان هاتی. سوڵتان هەمیشە باست دەکات و ئەحواڵت دەپرسێ قوربان. زەحمەتێک کێشە تۆی سەرۆک وەزیران هاتووی بۆلام؟ زەحمەت نییە فەرموو دانیشە. یەخوا بەخێر بێی تەندروستی چۆنە قوربان؟ خواجە داباتەوە باشم. سوڵتان محەممەد هەمیشە شانازی پێوەکە قوربان و ئەحواڵت ئەپرسێت. خۆی دەوڵەتی پۆیۆدۆر بکە. خوا سەرکەوتوتان کا بە سەر دوژمنەکانتانە ئینشاءالله. ئامین خوای ژیان سەرکەوتومانکەی بەسەر دوژمنەکانمانە. ئەی هەواڵی دیار مەولانە و شێخ ئەدبالی بەڕاستی سوڵتان محەممەد هەمیشە هەواڵیان ئەپرسێ و سوڵتان محەممەد بە هیوایە سەریان لێبە بەڵام سوڵتان زۆر سەریقاڵە قوربان. لە ڕاستیدا خەریکی دروستکردنی سوپایە و بەرەو ئەقشەهر ئەوێ بڕوە. سەرۆک وەزیران ئەزانی ئەمانە هەموو پیلانی حاکمی قوستانتینان؟ بەڵێ قوربان وایە گەر بەلاوازی مامەڵە لەگەڵ دوێرەریا بکەین ئەوە زۆر بە دڵنیاییەوە ئەیدۆڕێنین. بانوێنێری قوستانتینیە بێتە ژوورێ. نوێنەری قوستانتینیە هات. گەورە هەستە سەر پێ کوڕنشبردن لای ئێمە دروست نییە. کوڕنشبردن تەنها بۆ خوای گەورە دەبێت. خۆت ئەزانی لەو ڕۆژەوەی باوکم وەفاتی کردووە باجەکانتان بەرز کردوێتەوە بۆ 300,000 پارچە ئاڵتون. منیش بەمە ڕازی نیم. پاشای قوستانتین تا بەرەو پیربوون بڕوات باجی زۆرتری دەوێ. لەبەر ئەوە من چاوێک بەمانەدا دەخشێنمەوە. لەبەر ئەوە ئاگادار بن. تۆش ئەتوانی بڕۆی بەلای کاری خۆتەوە. سەرۆک وەزیران ئەو دەنگە چییە؟ قوربان هەر ئێستا بۆ ئاڕۆژگار منیە.
قوربان هیچ نییە کرێکارەکان داوای بەخشیشەکەن قوربان ئەو دەنگە هیچ نییە دەنگی کرێکارەکانە بەوەی هاتنە سەر حکمی جەنابتانەوە داوای بەخشیش و ئیکرامیاکەن جا بەم شێوەیە داوای بەخشیش ئەکرێت بڕۆ پیان بڵێ کە بێدەنگ بن بێدەنگ بن بێدەنگ ئەو خەڵکە چۆن بە قسەی سەرۆک وەزیران ناکەن گوێڕایەڵی کەی وا دەبێت قوربان بڵێم چی ئەوان لەسەر داواکەی خۆیان هەر بەردەوامن زۆر چاکە بڕۆن چیان دەوێ بیان دەنێ داواکاریەکانیان بە ئەنجام بگەێنن سەرۆک وەزیران ئەزانی ماوەیە کە ئاژاوەیەک بڵاو بۆتەوە پێم ناڵی هۆکەی چییە تۆ بڵێ هۆکەی ئەوە بێ کە من بە کەڵکی حکومڕانی دەوڵەتی عوسمانی نەیەم دوور لە جەنابەت قوربان سەرۆک وەزیران لە ڕوودا مەمێنە من حەز دەکەم هەموو شتێک بە ئاشکرا و بە ئازادی بڵێن قسە بکە نا قوربان هەر تۆ شایۆکارەی سەرۆک وەزیران چۆن بتوانین سنوورێک بۆ ئەو کێشانەی کە سەریان هەڵداوە دابنین قوربان دەبێ هەرێکە لەو کێشانە بخرێتە ژێر باس و لێگەڵنەوە و پاشان چارەسەریان بۆ دابڕێ سەرۆک وەزیران هەر ئێستا هەرچی کار بەدەست و لێپرساو هەیە بۆمی کۆ بکەرەوە چونکە ئیشێکی گرنگم پێیانە گەورم حاکمی بەڕێز میلیۆنێرمان لە کەرەمانۆغڵۆ گەڕایەوە پێم بڵێ چەند پێشوازیان لێکردن ها گەورم زۆر سەرکەوتوانە کارەمانۆغڵۆ توانی دەست بەدەست سووربەی شوێنەکانی دەوڵەت ئیسلامیدا بگرێ کەواتە هۆکەیە گەردە بۆ مناڵم کەم شارەزای سوڵتان محەممەد ها وایە گەورم وایە ئەی پێم بڵێ بم بۆ نەیەوە نامتان ناجێ بۆ ئارقۆغڵۆ نەخێ گەورم کەواتە نامەیەک بنووسە و بینێرە بووی ئەی پێم بڵێ هیچتان پێگەشتە لەبارەی بەغدا هەواڵیەوە ها نەخێ گەورم بەڕێزان پێویستە لەسەرمان ئاگاداری هەموو پارچەکانی دەوڵەتەکەمان بین تۆ بڵێ ئاوا بە ئاسانی بیدەین بەدەستەوە کەواتە پێویستە بۆ جیهانی بسەلمێنین کە ئێمە باشترین کۆمەڵین بۆ وەدەستهێنانی باشترین خێر و خۆشی تاوەکو بتوانین بیزەنتیەکان دەرکەین لەو ناوچانەی کە دەستیان گرتووە بەسەریدا ئەی لەبیرتان چوو کاتی خۆی تەیمور لەنگی خوێن ڕێژ چۆن ئەم وڵاتی وێران کرد و بە سەدەها ساڵ وڵاتی ئیسلامی بەرەو دواوە گەڕاندەوە ئێستاش بە هەمان شێوە ئەیانەوێ ئەم دەوڵەتە بڕوخێنن هەروەکو چۆن جاری پێشوو لە ناویان برد ئەوەشتان لەبیر نەچێت کە کاتی خۆی من و باوکم ویستمان بە قەڵاکانی ئەنازۆڵدا تێپەڕین و بگەینە سینا پاش ئەوەی کە ئەمانە هەموو لە ژێر دەسەڵاتی خۆماندا بوون بەڕێزان لێتان ناشارمەوە کە من بە هیوام قەڵایەک دروست بکەم هەروەکو چۆن باپیرم لە بایازی دروستی کردووە تاوەکو بیکەمە بنکەی تۆپەکانمان و لەم ناوچانە بەرەنگاری بیزنتیەکان بکەین گەر باوکم لەوە پێش دروستی نەکردووە ئەوە ئێمە بەم کارە هەڵدەستین
لەم ناوچەیی کە ئەی بینن لەسەر ئەم نەخشەیە. ئازیزان، گەر ئێمە لەگەڵ خوای خۆماندا ڕاست بکەین، ئەوە خوای گەورەش سەرمان دەخات. ئێوە دڵسۆز بن بۆ ئەم ئیسلامە، ئیتر کۆتایی هەموو ململانی و کێشمان کێشەکان واز لێبێنن بۆ خوای گەورە. ئێمە تەنها ئەوەمان لەسەرە تێ بکۆشین، کۆتاییەکانیش هەر لەژێر دەسەڵاتی خوای باڵا دەستدان. ها سەرۆگۆزیران، ئەتەوێ شتی تر بڵێ، فەرموو. قوربان جەنابتان لەوە ئەچێ بە هیوای فەتحی قوستەنتینیە بن، گەر خاچپەرستەکان بەمە بزانن ئەوە هێرشی گەورە ئەکەنە سەرمان. جا سوڵتانی بەڕێز، پێویستە ئەم کارە دواخەی. دروستکردنی ئەم قەڵایانە شتێکی پیرۆز و پێویستە، و ئێمە هەرگیز سەرشۆڕی کەس قبوڵ ناکەین، هەروەک چۆن لەمە و پێش قبوڵمان نەکردووە. ئەگەر بیزنتیەکانی هێرشیان کردە سەرمان، ئەوە ئێمە لەم قەڵایەدا بەرگری لە خۆمان دەکەین و ڕناکەین. هەرگیز ڕاکردن پیشەی ئێمە نەبووە. هەر ئێستا ژمارەیەکی زۆر لە وەستا و کرێکار و ئاسنگەر و دارتاش و کەرەستەکانی ئەم قەڵایە ئامادە بکەن، پێویستە دەست بەکار بین. فإذا هجم الأعداء علينا فسوف ننتظرهم ولن ننسحب، وسنفعل كما فعل أجدادنا وبدون تردد. هەموو ئامادە بن، ئاگادار بوون ئالێرەوە دەست پێ دەکەین، واتە لە ئەنادۆڵەوە. ئەی قوستەنتینیە، ئەی ئەو شارەی بوویتە تەکولوی بەفر و باریویتە سەر لوتکەی چیای ئاواتەکانم. تۆ بڵێ من ئەو کەسە بم کە کۆتایی بە چاوەڕوانیەکان دێنم. ئەی قوستەنتینیە، دڵنیابە بەرەولات هەردێم هەردێم هەردێم. أصبحنا وأصبح الملك لله من النوم. أيتها القسطنطينية يا أجمل حلم الأنف، أيتها القسطنطينية يا من في القلب سكنت، أيتها القسطنطينية يا أجمل حلم الأنف، أيتها القسطنطينية يا من في القلب سكنت. الحق بدأ والعدل أتى والفجر لأجلك يأتي، الحق بدأ والعدل أتى والفجر لأجلك يأتي، والفجر لأجلك يأتي. تەختە و دارەکان ئالێەوە بەردکەنەوە، ئێوەش لێرەوە دەست و بردکەن خێرا. قوربان نوێنەری قوستەنتینە هاتووە بۆ بانکەم، ئاوە تا لەژێر خێمەکەیە لەو لاو دانیشتووە. زۆر چاکە، با ئامادە بێ. خۆمە خێمەکەیە، ئەی سوڵتان کوانەیە، ئەو خەڵکە بۆچی ئەو قەڵا گەورەیە دروستەکەن؟ ها؟ وەرە دوام کەوە ببم بەلای سوڵتان، وەرە دەی. پاشای قوستەنتین پاشگەز بوویەوە، قەناعەتی کرد، دڵنیا بم.
حەز ئەەکەم بە پاشاکەتان بڵێ کە مەبەست لە دروستکردنی ئەم قەڵایە پارێزگاریکردنە لە دەوڵەتەکەی خۆمان. ئێوە کاتی خۆی بە یەکگرتندان لەگەڵ مەجەردا ڕێگریتان کرد لە باوکم کە بپەڕێتەوە بۆ قەڵاکانی ڕۆمی. لەبەر ئەوە باوکم ناچار بوو کە داوای یارمەتی لە خەڵکی جاناوە بکە. من ئەو کاتە لە ئەدەنە بووم. هەر بۆیە بڕیاریە کە قەڵایەکی گەورە دروست بکات. من ئێستا ئەمەوێ ئەو بڕیارەی باوکم ببەمە سەر و ئەم قەڵا گەورەیە دروستکەم بۆ بەرگری لە نیشتیمانەکەمان. کەناری ئەنازۆڵ مڵکی ئەمەیە لەبەرەوەی هەموو خەڵکەکەی موسڵمان هەروە کەناری ڕۆمیش لەبەرەوە ڕێگە نادەم بە هیچێک بربەستکە لە ڕێگەما کە گەڕایتەوە بە پاشاکە بڵێ کە ئێمە ئەتوانین بە هەموو توانایەکمان بەرگری لە مافەکانی خۆمان بکەین. ئەم جارش ڕێگەتەیەم کە بڕۆیتەوە بەڵام ئاگادار تەکەمەوە کە جارێکی تر نەیتەوە ئەم داواکاریانە بە من بڵێیت. ئەم جارەیان مامەڵەی میوانێکمان لەگەڵا کردی. ئەگەر جارێکی تر بیتەوە ئەوە ڕێزت لێ ناگرین و خواردنی شت پێشکەش ناکەین. بەڵکو وەک دوژمنێک سیر دەکەین. ئەوە تۆی سوڵتان؟ بەڵێ زۆر بەڕاحەتی نەبێت نەماناسیتەوە. سڵتان محەممەد زۆر بایەخ و گرنگی بە دەوڵەتی قوستانتینیە داوە هەمیشە بەنیهێنی چەند کەسێکی نردووە تاکو لە نزیکەوە لە کاروباری ئەو دەوڵەتە بە ئاگا بێت و پشت بەخوا فەتحی ئەو دەوڵەتە بکات. سوڵتانی بەڕێز براکانمان هەموو شتێکیان ئامادە کردووە و نزیک دەرگای قەڵاتە زۆر بە پەرۆشەوە چاوەڕێی جەنابتانن. زۆر پێم خۆش بوو ئەگەر ئەو برایانەی خۆمانم بدیایە و لە نزیکەوە ئاگام لە کاروباریان بواە. زۆرم پێ خۆش بوو. بەڵام قوربان جەنابی سڵتان ئەبێ ئاگادار بین ئەو قەڵایە زۆر بەرز دیارن هێنەوە. گوێی مەدەرێ ئێمە کە هێرشمان کرد ئەو کاتە لە وشکانیەوە هێرشەکەی نەوەک لە دەریاوە. ئەوەی کەوتت دوا دەرچوو دیواری قەڵاکە زۆر بەرزە. ئازیزان وا سڵتان محەممەد بە واقعی هاتوتە ناو خەونەکانیەوە ئەو خەونانەی کە بە قوستانتینیەوە ئەیدی بەرەوبەری هاتنە ڕوات. تۆ بڵێ بەڵێنەکەی پێغەمبەری خۆشەویست زەوجەی خوا لەسەر بێت چەندی مابێت بێتدی پشت بەخوا لە زنجیرەکانی داهاتوودا لەگەڵ ڕووداوەکاندا هەنگاو دەنێت و مێژوش هەموو بەسەرهەدەکانمان بەڕاستی بۆ دەگێڕێتەوە. سڵتان محمود خەڵکی قوستانتینیە بە هاوڵاتی پلە دوو دادەنرێ لەولاشەوە مەجەڕی و ئیتالیەکان ئەیانەوێ حکومڕانی بگرنە دەست. گەورم جەنابی سڵتان محەمەد ئێستا لە قوستانتینیە کاتۆلیک و ئەرتۆدۆکس ڕێکیان گرتووە بەڵام لە ڕاستیدا ڕێکەوتنامەکان تەواو نەبووە بۆیە زۆر لە پیاوانی ئەرتۆدۆکس مانیان گرتووە. ئەرتۆدۆکسەکان وایان لێ هاتووە ئەڵێن ئەمامە بەسەرێکی عوسمانی ببینین باشترە تاوەکو قەشەیەکی کاتۆلیک. بێگانەکان ئەیانەوێ هەدێ و بارە نەهەموارە بقۆزنەوە کە بێزەمتەکان پیا تێپەڕە بێ. ئێمە سوود لە ئاژاوە گێڕەکان وەرەگرین و پێویستمانە بن لەو کاتەیە کە گەماڕۆی شارەکەیان نەدەین. خۆتان لەگەڵ.
ڕات چۆنە بەرامبەر بەم قەڵایە؟ زۆر جوانە گەورم، تا بێت ڕوو لە بڵندبوونەوەیە، لەوە دەچێت قەڵایەکی پتە دەرچێت. لەوانەیە زۆر بڵند دەرچێت کە لێ دەبینەوە. ڕاست دەکەیت، زۆر بڵند دیارە. تۆ لەو باوەڕەدایت ئەی سەرۆک وەزیران ئەم قەڵایە لە ماوەی 3 مانگدا تەواو بێت؟ بێدەنگەکەت نیشانەی ئەوەیە کە لەو باوەڕەدانیت. ئەزانی ئاواتە خوازم کە خەڵکی قوستەنتینیە خوای گەورە وایان لێ بکات کە کۆنە بن لەسەر ڕاکانیان بۆ تەواوکردنی شوراکە؟ سوڵتانی بەڕێز، مامۆستاکەتان لەگەڵ کەسێکی بێزەمتەی لە خوارەوە چاوەڕێ دەکەن. چەند جارم پێوتن با مامۆستاکەم هەرگیز چاوەڕێ نەکات لە خوارەوە. سوڵتانی بەڕێز، سڵاوتان لەبێ. ئەم برایە لەسکانی دیسا زانایەکی بەناوبانگی بیزەنتیە. سەلام لە خۆتان بێ، فەرمون. ئەم کاتژمێرێت پێشکەش بێت، خۆم دروستم کردووە. چاکە. فەرمون دانیشم. حاڵت چۆنە؟ ئەی وەزعی خەڵکی قوستەنتینیە چۆنە؟ ئایا ئێستش هەر دەترسن لە دروستکردنی قەڵاکە؟ گەورم، نە هەر بە تەنها خەڵکی، بەڵکو ئیمپراتۆر و دارودەستەکەشی دەترسن. خەڵکی قوستەنتینیە لە سەرەتا دروستبوونی شارەکەشیانەوە تا ئێستا کەس وەک ئیمپراتۆری قوستەنتین نەچەساونەتەوە. دانیشتوانی قوستەنتینیە هەمیشە لە ئازار و ئەشکەنجەدان، ئیمپراتۆریش هەرگیز لیان ناپرسێتەوە. من لەو دوورەوە ناوبانگی دادپەروەی ئێوەم بیستووە و زۆر سەرنجی ڕاکێشەوەم. ئەمەش هەستی زۆربەی دانیشتوانی قوستەنتینیەیە. بەڕێزم، ئەم وتانەی کەوتم هەمویان ڕاستن. دادپەروەری ئێمە لە بیر و باوەڕەکەمانەوە هەڵقوڵاوە. دڵنیا دەکەمەوە کە دەرگای دەوڵەتی ئیسلامیە مامیشە لەسەر پشتە بۆ زانایان و ئەو کەسانەی ڕۆشن بیر و توێژەرەوەن و وێڵەی دادپەروەرین. زۆر سپاستر ئەەکەم گەورم، بەڕاستی قسەکانی دڵخۆشیان کردم، بۆیە برارمدا نەگەڕمەوە بۆ قوستەنتینیە جارێکی تر. بەڵێ برارمدا. ئایا تۆ لە دروستکردنی بۆریدا شارەزایت هەیە؟ چونکە پێویستمان بە دروستکردنی نەخێر قوربان، من شارەزایم نییە، بەڵکو هاوڕێیەکم شارەزای هەیە، ئەویش لە زیندانە گیراوە. ئەی ئەو ڕازی ئیشمان لەگەڵدا بکات؟ لەو بڕوایەدام، بەڵام ماوەی زیندانەکەی درێژە قوربان. ئێمە پشت بەخوا لە زیندان ڕزگاری دەکەین. ئەی مامۆستاکەم، ئێستا قەڵاکەمان چۆنە بەلاتەوە؟ خۆت دەزانی کە ڕای جەنابتان بەلامانەوە زۆر گرنگە. بەڕاستی کارەکەتان مەزن دەشوو. پێش 3 مانگ لەمەوبەر ئەم ناوچەیە ناوچەیەکی چۆڵ و بەرین بوو، جگە لە چەند درەختێک هیچی تری تیابەدی نەدەکرا. پێشتر بیرم لەوە دەکردەوە کە خوای گەورە چۆن ئەم هێزە گەورەی داوە بە مرۆڤ بۆ ئاوادەکردنەوەی زەوی. بەڕاستی ئەم کارەی تۆ کارێکی نەمرا. خوای گەورە سەرکەوتوت کە بەسەر دوژمنەکاندا. من سپاس دەکەم ئەی مامۆستای بەڕێزم. ئەی شوراکانی قوستەنتینیە، ئەی شوراکانی ستەم،
پشت بەخوا بە تۆپەکانمەتان ڕوخێنم ئاسەوارەکانتان ئەسڕمەوە. بابنکەکەی ئاوا بێ گەورم. ئەی ناتوانیت لە یەک پارچەدا کۆی بکەیتەوە هەروەک لەسەر ئەم نەخشەیەدا دیارە؟ تۆڵی چین قوربان بابنکەکەی جا بێ دوایی ئەندستینەوە بێکەوە. باشە، بەڵام با دوانەکەوێت واش بێت کە نیشانەی خۆی بپێچێت. ڕاستە فەرمی قوربان، قسەکە جوانە، بەڵام من تۆپی تا ئێستاوا گەورەم نەدیوە. قوربان، تا ئێستا کەس لەم جۆرە تۆپەی دروست نەکردو و لە هیچ جەنگێکیشان مشتی وام نەدیوە. زۆر چاکە، لە ئێستاوە بیل لە دروستکردنی تۆپێکی لەوە گەورەتر بکەنەوە. قوربان، لەوە گەورەتر بۆ تۆپی لەوە گەورە مرۆڤێکی پیاچێ. قوربان، بەڵێ ئێمەش ئەوەمان دەوێت، چونکە شوورەکانی قوستەنتینیا زۆر ئەستورن، پێویستە تۆپەکانمان بە یەک جار سەر و ژێریان بکات. سوڵتان محەممەد پیلانێکی چاکی بۆ ڕزگارکردنی وەبانی پسپۆر لە تۆپ دروستکردندا لە زیندانی قوستەنتینیا دانا. بۆ مەبەستەش پیاوانی خۆی نرد تاکو زانیاری تەواو لەباری ئەو زیندانیانەوە بێن و هاوکات ڕێگە خۆشکەر بێ بۆ ئەنجامدانی ئەو پیلانە. بەڕێز، ئەو دوو پیاوی کە نردبوومان زانیاری تاوامان بۆ بێنە دەربارەی زیندانەکە زۆر سەرکەوتوانە ئەنجامیان داوە ئەوە تا خۆشیان لە خزمەت جەنابتان. هەر بەو شێوە بوو کە باسمان کرد. لە سەرەتای ئەو خۆڵی کە لە ئەنجامی هەڵکەنینەوە دروست دەبێ وردە فڕی دەدەینە دەرەوە تا دەگەینە سەری کەناڵەکە کە پاشان خۆڵە زیادەکەش دەکەینە ناو کەناڵەکەەوە. لێرەوە لەسەری کەناڵەکەەوە تونێلە لێ ئەدەین و پاشان ئاگامان لە ڕوبەری ئەو تونێلە بێ بۆ ئەوەی یەکسەر بچینە ناو ژوورەکەی بانەوە. ئێستاش کات درەنگ بوو و پێویستمان بە حەوانەوە هەیە چونکە ئیش زۆرە و کار کەمە. ئێستاش بڕۆم بنن ڕۆڵە.
هی کابرا وەرە کاتی خواردنە. باشە بێنە خوا بیان کوژێ چەند بە هیوام ئەمە دواژەمم بێ لێرە. ئەو دەنگە چیە لە خوارەوە بەخوا وات یارە هاتوون بۆ ڕزگارکردنی من ئیشەڵڵا نەجات مەبێ لەم زیندانە ناخۆشە ئابزانم چیە لە خوارەوەی باوجۆ بگرم. وەبان زۆ لە دەنگمانە. ئەو تەقەتەقە چێ لەوێ؟ وەبان تۆی؟ بەڵێ ئەو منم لێرە ڕێگاکەتان زۆر تەواوە. وەبات ئەو تەقەتەقە چێ لە ژوورەکەت خەریکی چی پێم بڵێ ها؟ ئەو مێزە بۆ قسە ناوەڕاستی ژوورەکەەوە ها پێم ناڵێ هیچ نییە قوربان بەس ئەوە نەبێ کە ژوورەکە پاکەمەوە و هەلەوێ پێم بڵێ ئەوە چی ڕوویەوە ها؟ ئابرە بەولەوە وا پیاوانی سڵتان محەممەد بە پێی نەخشەدا ڕێژراوەکە توانیان بگەنە ناو زیندانەکان بۆ ئازادکردنی وەبانی کارەمە لە دروستکردنی تۆپدا. تۆ بڵی بتوانن بەیەکجاری ڕزگاری بکەن و لە دەست پاسەوانەکانی شوورەی قوسەڵتەنیە دەرباز ببن. ئازیزان لە ناو جەرگەی ڕووداوەکاندا بەجێتان دێڵین و پشت بەخوا لە زنجیرەی داهاتوودا لەگەڵ ڕووداوەکاندا دەبن. بەڵێ جۆ بلێتانە باش هاتوون. ئۆبان شوێنکەوە گوێڕاگرایی ئۆبانی شارەزا خێراکە و کات بە فیڕۆمەدا دەست بکە بە دروستکردنی تۆپی سوڵتانی با بزانین چۆن ئیش دەکات. ئێستا کاتی لە بەردەمدایە. پشت بەخوا دەست بە دروستکردنی تۆپی سوڵتان بە تیرەی 12 بەس دەکەم. بێگومان قاڵبی تۆپەکە دەبێ شاغوڵی بێ لەبەر ئەوە پێویستیمان بەڕاگرێکی بەهێزی تەختە هەیە. بەرزی کەرەوە ئەی خەڵکینە گوێ بگرن هەواڵێکی زۆر گرنگ تا ئێستا تۆپی وا گەورە لەسەر ڕووی زەوی دروست نەکراوە بۆ مەبەستە خەڵک بە ئاگادار بن ڕۆژی هەینی
دوای نوێژی جومعە ئەو تۆپە بۆ تاقیکردنەوە بەکاردەهێنرێ جابا هەموو لە گۆڕەپانی سوڵتانی بۆ ئەم مەبەستە ئامادە بن بە فەرمانی سوڵتان محەممەد بانەوەی گوێی لەم بانگەوازەیە ئاگاداری ئەوە بکات کە لێرە ئامادە نییە بەیانی کە ڕۆژی هەینیە تکایە هەموو خەڵک بە لەم هەواڵە ئاگادار بن بابەت بێ ئامادە بە ئۆبان ئایا هەموو شتێ ئامادەیە؟ بەڵێ سوڵتانی بەڕێز زۆر چاکە دەبا پشت بەخوا دەست بەکار بین ئامادە بە یەک دوو بیتە خێرا با لە پشتەوە بگەڕین چونکە لەو باوەڕەدانین کە ئەو گولە تۆپە ئەو هەموو ماوەی بڕیوێ بەڵام من واز دەکەم کە ئەو گول لە تۆپە گەشت بێتە ئەم ناوچەیە و یابێتی لە شوێنێکی ئەم ناوچەیە وەرن ئەوە شوێنی گول لە تۆپەکەیە دۆزیمەوە ئەوەتانێ بەڕاستی چاڵێکی زۆر گەوری هەڵکەندووە ئەی بینی؟ بێگومان ئەم تۆپە بە ئاسانی شوراکانی قوسەتینێ دەڕوخێنێ جا ئەگەر ژمارە ئەم تۆپانە زۆر بوون ئەوە شوراکان ئاساواریان ناگەنێ ڕاستەکەی بەرگی ئەم جۆرە تۆپانە ناگرن لە بیرتانە هەمووتان کەوا ئێمە بڕیارماندا قەڵای ڕۆملی پێش ساڵێ بنیاد بنێین ئەو کاتە وترا بنیادنانی قەڵای ڕۆملی هەنگاوێکی چاکە بۆ ئازادکردنی قوستەنتنیە لەبەر ئەوە لەو ڕۆژەوە هەموو شتێکی پێویستمان ئامادە کردووە و بێ ئەوەی جار بۆ ئەو نەخشەیەش بدەین بەڵام دۆست و دوژمن دەزانێت کەەوە ئێمە بێوچان هەر بەردەوامین بەڵێ دوژمن چاکە زانێ کەوا ئێمە بێوچان هەر بەردەوامین بۆ فەتحکردنی قوستەنتنیە چونکەم دەوڵەتە هەمیشە دوژمنانی هانداوە تاوەکو وڵاتمان داگیر بکەن منطقیش دەڵێ ئەی بەڕێزان پێویستە قەت چاوەڕێی پەلاماردانی دوژمن نەکەین بەڵکو هەمیشە دەبێ ئێمە ئامادە بین پێش ئەوەی دوژمن هێرشمان بۆ بکات بەڕێزان بەڕاستی ئێوە خاوەنی ڕاوبۆچوونی چاکن من ئەمڕۆ ئێوەم کۆ کردوتەوە چونکە هیچ ڕایەکی ترمان بەدەستەوە نییە جگەلەوەی کە هەمومان لەگەڵ یەکتردا ئامادە بین ئازیزان منیش لەو باوەڕەدام کە هەمووتان هەمان ڕاوبۆچوونی منتان هەیە لەبەرەوە پێویستە هەموو بچینە مەیدانی شەڕەوە بەبێ هیچ دوو دڵیەک تاوکو پشت بەخوا دەچینە ناو قوستەنتنیەوە و فتحی دەکەین واگەر بە پێچەوانەی ئەمەوە کارمان کرد ئەوە لەسەر ڕەوشتی چاکی بەو باپیرمان دەردەچین و هاوکات هەموو شتێکی چاکی ئەم دەوڵەتە خۆشەویستەمان لەدەست دەچێت
ومن ئەمەوێ دەوڵەتی قوستەنتنیە بخەمە ژێر سنووری دەوڵەتی ئیسلامی خۆمانەوە و دەبێ شمشێر هەڵکێشین و هەمومان ئامادەی جەنگ بین. و دڵنیاتانەکەمەوە کە دوژمنان هەست بە لاوازی خۆیان بەرامبەرمان دەکەن. بۆ ڕاستی ئەمەش پەنایان بۆ دەوڵەتە ئەوروپیەکان بردووە بە مەبەستی بەرگردیکردن لە خۆیان. بەڵام ئێوە لەو باوەڕەدان کە بەرامبەر شاڵاوی بەهێزی ئەمە بوو ئەستێ. بێگومان وڵاتی قوستەنتنیە چەند جار لەلایەن موسڵمانەکانەوە هەوڵدراوە فەتحی بکرێت. بۆ ماوەیەک ئەبوو ئەیوبی ئەنساری کە هاوڵێکی خۆشەویستی پێغەمبەر بوو درودی خۆی لەسەر بێت ئەو وڵاتەی گەمارۆدا تا فەتحی بکە. لە کۆتاییدا بەهۆیەوە گیانی خۆی کردە قوربانی تاوەکو بە خوێنەکەی خاکی ئیسلامی پێ ئاو بدرێ. گۆڕێم هاوڵە بە ڕێزش کە نزیکی شوراکانی قوستەنتنیەیە چاکترین بەڵگەیە بۆ ئەم ڕاستیە. خوای گیان ئێمە فەتحی ئەو وڵاتە بکەین و شەهید بوونیش بکەیتە ئاواتمان. ئەی خوای گەورە، ئەی خوای مەزن، یارمەتیمان بدەی بۆ بڵاوکردنەوەی تاکە ڕێگەی ڕاستی و بۆ بەرزکردنەوەی ئاڵای بەرزی ئیسلام. ئەی خوای بەخشندەی میهرەبان. ئێستا پردەکە ئامادەیە، تکە بکەونە ڕێ. ئایا هیچ شتێکە بینی لە دوورەوە دەرکەوێ؟ نەخێر هاوڕێکم، بە هیچ جۆرە هیچ شتێ بەدی ناکەم. ئەوە چیەکەن لەوێ؟ ئەرێوە دەرگانە بۆ داخست. ها؟ ئەواڵێ هەواڵت نەبیست و یا قسەمان لێ دەرێنی. هەواڵ؟ ئەی هاوڕێکم وا دیارە ئەم برادەرە لادێنیە تازە لە خەوڵەتێ. مسڵمانن ئێوە؟ ئایا وا زانیت ئێمە لە ڕۆمەکانین؟ چەند هەفتەیە کە سوپای سوڵتان لادن نەبڵاو بووەتەوە. ئەوە کابرا خەڵکی چ لادەیەکی ها؟ لە بێتریەوە هاتووم. خەڵکی دارستانە و نازانێت لە دەوروبەری چی ڕووەدا. ئایا ژمارەی و موسڵمانانەی بەڕێوەن زۆرن؟ ئایا بەدەست هەرباسەوە قوستەنتینیەکی رێ؟ کات بە پیرۆمەدە و خێراکە بگەڕێ بە دوای ئەو دەرگایی کە دانەخراوە، ئەگینا ئەم شەو لەو چۆڵەوانەدا بەتەلا دەمەریتەوە. ئالەیەوە بڕۆ، زان دەرگای چوارەم دانەخراوە. تێگەیشتی؟ نازانم هەواڵ بدەم بە دێ یان بڕۆم. ئەڕۆم دیەکە ئاگادارەکەم و پاشان بە دوای دەرگاکەدا ئاگەڕێم. بازوو بڕۆم تاکو و ترەنگی نەکردووە. گەروا دوو دڵ بیت ئەوە دەرگا و لاجەکەشت لە کیسە چێت. زووکە بڕۆ. واگەر ئێمە بم شێوەیە بمێنینەوە ئەوە بە هیچ شێوەیەک پیلانی زنجیرەکانەوە دەست ناهێنین
خێراکەن دەست بەکار بن چونکە ئیشمان زۆرە و کاتمان کەمە. پاشای قوستەنتینیا زنجیرێکی ئەستور و درێژی لەناو ئاوەکەدا دانابوو تاکو ڕێ لە هاتوچۆی کەشتیە گەورەکانی سوڵتان محەممەد بگرێ ئەویش بە شلکردن و تومکردنەوەی زنجیرەکە ئەبێ. خێراکە حەبلەکە ڕاکێشن. جوا بگرێت ئیسلامەکە هاتن هاتن. أشجع شجاعا عدوكم مخادع وماكر جبان حصوله ضعيفة وجيشه مهزوم والشعب زادهم والذم لا يدوم حصوله ضعيفة وجيشه مهزوم والشعب زادهم والذم لا يدوم من ينهض وحق وەشەویستان وا سوڵتان محەممەد لەگەڵ بڕیارەکانیدا ململانەیەتی خۆی سوپا ئامادەکەی ڕێگا دەبڕن و لە شوورەی قوستەنتینیا نزیکەبنەوە. سوپای پاشای قوستەنتینیاش بەورەیەکی ڕووخاوە چاوەڕێی هاتنی سوپای ئیسلامەکەن. وا پێ ئەچێت جەنگێکی بێوێنە بەرپا بێت. تۆ بڵێ وا بێت؟ ئازیزان لێرەدا ماوەی زنجیرەی ئەم جارەش کۆتایی هات بۆیە لەم کاتە ناسکەدا بەجێتان گەڵین و زنجیرەکانی داهاتوو بە سەرهاتەکانتان بۆ گێڕێتەوە. ئەوە هاتن هاتن گەورم سوڵتان محەممەد بە خۆی سوپایەکی زۆرەوە هات. وانەڵێ جارێکتر قەت تۆ بابەتر سنۆکی نەبینی وەلەکسی. گەورم وازانی منە ترسم. نەخێر ناترسم. دڵنیام ئەوان لاوازن لە بەرامبەر ئەم شورا بەهێزەی ئێمەدا. وانیە ها گەورم؟ وڵای ڕاستەکە ئەلێکسیەوان ناتوانن بەسەر شوراکانە سەرکەوت چکە زۆر بەرزە. فاتحوا يا كل أمانينا فاتحوا يا رحمة أمانينا فاتحوا يا كل أمانينا فاتحوا يا رحمة أمانينا أن الوطن للعاطينا أخذ المنشرع تكفينا أن الوطن للعاطينا أخذ المنشرع تكفينا أقدر وانشر عظمك فينا. ئەی سەرۆک چیت بینەوە هەواڵی ئەوەم پێ بدات چونکە کاتمان بەدەستەوە نییە و درەنگە. قوربان دڵنیا بە هەموو شتێ بە دڵی جەنابتانە. ورەی لەشکری دوژمن زۆر لاوازە گەر بەراورد بکرێت لەگەڵ ورەی لەشکری ئێمەدا و هەمومان ئامادەی بڕیاری بەڕێستانی.
زۆر چاکە ئایا کەس ئەتوانێ بچێتە ناو قوستەنتینیە یاخود بێتە دەرەوە بەبێ ئەوەی مۆڵەت لە سەربازەکانی ئەوێ وەرگرێ؟ واگەر نەیان هێڵا ئەوە یەکەمین گول لە تۆپمان لەگەڵ بەرەبەیاندا بەڕوویاندا دەتەقێت پاشان دەزانین جەنگ هەڵە گیرسێ یاخود نا. ئەی نازانم تۆ ڕاچۆنە. بێگومان دەست پێ دەکات. لە خوای گەورە و مەزن داواکارم کە بەسەر دوژمندا سەرتان بخات. سپاس سڵتانی بەڕێز. قوربان فەرمانم پێ بکە. نامەیەکی ئێمە بگێنەرە قوستەڵتین و لەوێش بۆی بخوێنەرەوە. ناوی خوای گەورە لە سوڵتان محەممەدی کوڕی سوڵتان مرادەوە بۆ ئیمپراتۆری پاشای قوستەنتەنیە. یەکەم گەردەوڵەتی قوستەنتەنیە بەبێ هیچ شەڕێک بدەی بەدەستەوە ئەوە گیان و کەلوپەلتان پارێزراو دەبێ و هێمنیەکی تەواوی سەراپای وڵات دەگرێتەوە و ئەگەر بە پێچەوانەی ئەم خاڵەوە کار بکەن ئەوە شاڵاوی لەشکرمان بەڕێوەیە بۆ نەهێشتنی زوڵم و ستەمی دوور لە خوایی حکومڕانیتان. دووهەم لەلایەن سوڵتان محەممەدەوە مۆڵەتی تەواو دراوە بە مەحموود پاشا بۆ گفتوگۆکردن لەگەڵ پاشا قوستەنتیندا و بە تایبەتی دەربارەی ئابڵوقەی قوستەنتەنیە. دا باشە سوڵتان دڵنیایە لەوەی کەی نووسیەتی؟ بەڵێ نەک تەنها سوڵتان محەممەد بەڵکو هەموو ئەو لەشکرەی کە گەمارەی قوستەنتەنیان داوە باوەڕی تەواویان بەم نامەیە هەیە. توخوا بەڕاتە کەواتە سوڵتان محەممەد هەر مناڵانە بیرەکاتەوە. باش بزانە با پێ بڵم باو باپیرانی سوڵتان محەممەدی ژێرشیانە ناو نەیانتوانی بەم شورانە ئێمە داگیر بکەن لاستی شوراکانە چۆشیان داداوە. باشەتەوە ئەزانی دیواری شوراکانی ئەمە وەکو پەرژینی باخەکانی خۆتانە. من ئەمەوێ هەندێشتی گرنگتان پێڕە بگەێنم کە بە ئەرکی سەربازی خۆمی دەزانم. یەکەم شورای قوستەنتەنیە هەرگیز ئەوەندەی لەشکر بەخۆیەوە نەدیوە تێگەشتن. دووهەم هەرگیز قوستەنتەنیە ئەوەندەی لاوازی بەخۆیەوە نەدیوە و ئێمە دڵنیاین کە ئێوە لە 10,000 سەرباز زیاترتان بۆ کۆ ناکرێتەوە. سێمیشیان ئەوەیە کە بە فەرمانی سوڵتان محەممەد تۆپێکی وا گەورەمان دروست کردووە کە پێویستی بە 100 مانگا هەیە ڕای بکێشێ و هەموو خەڵکی بەم هەواڵە ئاگادارە. ئەو تۆپە گەورەیە نەک شوراکانی وڵاتیەوە بەڵکو چیاپتەوەکانیش لە بندەردێنێ. هەدەی مەحموود پاشا وەرە بامنی چەند شتێکی پێ بڵێ. وەرە نزیک بەرەوە. ئەم چاڵە گەورانی کە دەوری قوستەنتەنیەی داوە ئەزانی مەحموود پاشا پانایی هەریەکەیان چەندە؟ بەڵێ ئەی ئیمپراتۆر پانایەکانیان 20 مەتر دەبێت. باشە ئەیزانی چەندە قوڵن؟ بێگومان هەر خەندەقێک قوڵایەکەی 10 مەترە بێت. و ئەزانی ئەستوری شوراکەمان لە دەرەوە 10 مەتر و لە ناوە نزیکەی 15 مەتر دەبێ وەلەوە ئەچێ بەرزایی شوراکانیشمان بزانی مەحموود پاشا وانە؟ وانە؟ ئەمە زۆر ڕون و ئاشکرایە پێویست بەشیکردنەوە ناکات. پشتان بەچی بەست و ئەم زانیاریانتان چۆن دەستکەوت؟
لە ڕێگەی کەنداوە ناتوانن هێرشمان بۆ بکەن چونکە پیلانێکی داڕێژراوی چاکم داناوە لێرەوە ئەم شوێنە بینن بەڕاستی ئێوە خەیاڵتان خاوە وانە جەماعەت ها بەڕاستی ئیمپراتۆرتەوە هەست دەکەیت من بەو قسانەی ئێوە ئەترسم بێگومان ئێمە بەرزترین ئاواتمان شەهید بوونە ئەوڵێت چی باسی شەهید بوونەکە من پێتان ڕائەگەیەنم کە ئێمە یا ئەبێ فەتحی قوستەنتەنیە بکەین یا لە ئاکامیدا شەهید بوون و دەستدێنین جا ئەگەر شەهیدیش بووین ئەوە خوێنەکەمان دەبێتە مۆمێک و ڕێگەی ڕاست بۆ نەوەکانمان ڕووناک دەکاتەوە و لاشەکانیشمان دەبێتە پردێ کاروانی ڕاپەڕین بەسەریدا بەرەو سەرکەوتن هەنگاو دەنێن ئەوڵێت چی ها گەر ئێوە وڵاتی خۆتان خۆش دەوێ نابێت چاوتان بنوقێنن لە ئاستی ئەو لەشکرە زۆرەدا حاکم قوستەنتین حەز ئەکەم پێتان ڕابگەێنم گەر خۆتان بەبێ شەڕ بدەن بەدەستەوە ئەو کاتە نەک لاشە و سامانی جەنابتان بەڵکو سامانی هەموو خەڵکی قوستەنتەنیە پارێزراو دەبێ گەر خۆشتان نەدەن بەدەستەوە ئەوە حەز ناکەم کە باسی بکەم چیتان بەسەر دێت چونکە خەڵکی ئەم وڵاتە بێتاوان و بەدەست ئێوە گیریان خواردووە ئەوە من ئەڕۆم بەڵام بە پێی ئاینی پیرۆزی خۆمان ئەوەی پێویست بوو پێتانم ڕاگەیاند گەر قایل نەبن ئەوە سبەی بەیانی لەگەڵ هەڵهاتنی تیشکی خۆردا تۆپەکانمان شوورەکانتان بەسەردانە دەڕوخێنە السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله اللهم أنت السلام ومنك السلام تباركت وتعاليت يا ذا الجلال والإكرام وبه حطم أسوارا واخدم يا فاتك أشرارا كي يغدو الليل نهارا اقذف بالمدفع نارا وبه حطم أسوارا واخدم يا فاتك أشرارا كي يغدو الليل نهارا بناوي خوا پشت بخواي گەورە و مەزن الله أكبر الله أكبر لسر بركتي خواي گەورە طوفەکان بتەقێنن گەمارۆدانی قوستەنتینیا هەر بەردەوام بوو. سوڵتان محەممەد بڕیاریدا بوو کە دیواری شوراکانی قوستەنتینیا بە تۆپەکانی لێکوترازێنێت و ورەی دوژمنەکانی بڕوخێنێت. ئازیزان،
لێرەدا کۆتایی بە ئەڵقەی ئەم جارەش هات بەویستی خوا لە زنجیرەکانی داهاتوودا دەزانین کە سەرنجامی ئەی سانگۆس پاشا پێویستە لەم جێگایەوە پەلاماری شوراکە بدەی چونکە ئەم کەنداوە ئەمانەتە لە ئەستۆی تۆدا لەم شوێنەوە هەتا توانی ئاشتی خواز بە و شەڕیان لەگەڵدا مەکە پێویستە پردێک لە کەنداوە بۆ شوراکە دروست بکەیت تاوەکو بە ئاسانی بگەینە شوراکە سانگۆس پاشا ئێستا تۆ ئەڵێی چی گوێم بۆ ڕاگرتوویت فەرموو قوربان 6 ڕۆژە ئێمە بە تۆپ لە شوراکە دەدەین دار و بەردی بەسەریەکەوە نەماوە ئاراممان لێ بڕا با هێرشەکە دەست پێ بکەین نە پێویستە تۆپەکانمان بە بەردەوامی شوراکەیان بردومان بکات بە پێی ئەو پیلانەی کە دامان نابوو قوربان سوڵتانی بەڕێز هەواڵمان پێگەشتووە کەوا سێ کەشتی لە دەرای مەرمەڕەوە هاتوون و خەریکە نزیک دەمنەوە ئەمە یارمەتیە پشت بەخوا نایەڵین نزیک ببنەوە هەری ئێستا ئەم هەواڵە بە سلێمان ئوغڵو بگەیەنن نازانم گوێتان لێ بوو خێراکەن هەر زوو ڕێگایان لێ بگرن تاوەکو لەوە زیاتر نزیک نەبنەوە قوربان تۆ بڵێ بیانەوێ لە کەنارەکانەوە سەرکەون لەوانەیە ئێمە فێڵ بێ لە ئێمەی بکەن بەڵام بەردەوامین لە ڕۆیشتن ڕاستەکە قوربان وتەی جەنابتە کەنارەکانیان لێداخەن یەڵڵا کوورگەڵ بەرەو لای ڕازوەرگەڕن ئەمە ئاواتەکەمە خەریکە دێتە دی چارۆکەکان دایانەوە دەی هەموو چارەکان دایانەوە یەڵڵا دەی ئێستا خۆتان ئامادەکەن فێڵەکە بەکاردێنین دەی خێراکەن ڕووی کەشتەکان بەلای ڕاستەوە وەرچەرخێنن سیرکەن خەریکە دوورەکەونەوە وا دەیانن زۆر ترسنۆکن ئەمانە ئەزانن ئەمانە چارۆکی گەورە بەکاردێنن لە کەشتەکاندا گەورم بنوارە هەتا بێ خێرەی دوورکەوتنەکەیان زیاترێ بێت تۆ بڵێ هۆ چی بێت گەل لێرەوە باتنە ئەوە دەستمان بەسەر هەمویانە ئەگرت تۆ ئەڵێ چی پاسەوان بەردەمی ڕێڕەوەکانە لێ بگرن نێڵن دەرباز بن ئاگادار بن پاش تۆزیشکە ئاگەینە کەنداوەکە هەمووتان ئامادە بن ئۆخی ئەوە یارمەتەکان گەیشتن بەناو کەنداوەکە هاتن بەخێر بێن دەی خێراکەن ڕووی کەشتێکە وەرچەرخێنن بەرەو کەنداوەکە ئەوەی مەبەست مابوو هاتە دی هەموو شتێک کۆتایی هات ئەوە کەشتەکان هاتن بەرەو ئێرە بەڵام کۆمەڵە کەشتە دوای کەوتون ئایانەوە بیانگرن خەیاڵیان خاوە ئەگەر دوایشان کەون ناتوان بیانگرن
ئێستا هیچی وایەکمان لە پێشەوە نەماوە با بڕۆین بەرەو پێشەوە بڕۆن یاڵا باشە مانە خەریکی چین ناتوان ڕێگەل لەو سێ کەشتیە بگرن ها؟ ئۆغڵو پاشا خێراکەن بەردەمیان لێ بگرن نێڵن بە هیچ جۆرێک دەرچن خێراکان ئیمپراتۆرە هەموو شتێکیان ئامادەکردە زنجیرەکان ئامادەیە بەڵێ هەموو شتێک ئامادەیە بە پێی نەخشی ئیمپراتۆر چوانی بێ هەروەمان داناوە جاکەوا بوو ئامادە بن چونکە کەشتەکان خەریکە نزیک دەبنەوە لێمان ئێستا دەست بەکار من زنجیرەکان تون بکەنەوە بە خێرایی سولەیمان ئۆغڵو نەتوانی دەست بەسەر سێ کەشتیدا بگری ئەی ئەگەر کۆمەڵە کەشتی بوونایە ئەو کاتە چیت دەکرد قوربانە خۆر بای باشوور بای باشوور تۆ ئەزانی چەند لێ زەرەرمان کرد بەهۆی ئەم بایانەوە خەریک بوو بچینە ناو قوستەنتینیەوە بێگومان ئێستا وەرەیان بەرز بووەتەوە بەهۆی تۆوە بەڵێ بەهۆی تۆوە توانیان دەرباز ببن لە دەستان ئەوەش بزانە کە ئیتر لەمڕۆ لەسەر کار لام بردیت و پێویستە دادگایی بکرێیت سەید حەمزە لەمڕۆ تۆ لێپرساوی کەشتەکانی لەمە دواش پشت بەخوای گەورە نامەوێ بە هیچ جۆرێ هەڵی لەم جۆرە دووبارە ببێتەوە ئیشی سەرەکی تۆش ئەوەیە کە ئەو سێ کەشتیان بۆ لە ناو ببەیت بەڕێزان ئەمەوێ ڕای ئێوەش وەرگرم ئایا هیچ پیلانێکتان بەدەستەوە نییە بۆ ڕزگار بوونمان لە دەست ئەو زنجیرە گوێ بگرن پێش هەموو شتێک دەبێت ئەو پیلانە نوێ بێت و تا ئیسە هیچ کەسێک نەیبیستە بێت و ئەگەر هیچ ڕێگایەکی ترمان نەدۆزیەوە ئەوە پێویستە لە ڕوویەکی ترەوە بڕۆین بەرەو ڕووی کەنداوەکە ئێستا گوێ ڕاگرن بۆم پێویستە لەمە دوا ڕێگە بە دوژمن نەدەین کە هەلێکی تر بخۆزێتەوە و کاتیش بە فیڕۆ نەدەین لەمە دوا سەید حەمزە ئێستا هەموو سەربازەکان ئامادەکە و ئەگەر ئەم شەویش نەکرا ئەوە پێویستە بکەوێتە سبەینێ سوڵتان محەممەد پلانێکی داڕێژە مێژوو بۆی تۆمەر کرد ئەویش ئەوە بوو کە توانی ڕێگایەک لە قەدی درەختەکان دروست بکات و بەهۆیەوە پاپۆڕەکان بەسەر شاخەکەدا بگەزرێتەوە بۆ ئەو دیوی کەنداوەکە بەمەش توانی بەسەر پیلانی دانانی ئەو زنجیرەدا زەڵبێت کە ڕێگری لە هێرشی کەشتیەکانی سوڵتان محەممەد دەکرد دەستان خۆش بێ خۆی گەورە یارمەتی دەرتان بێت
خەڵگینە ئەو دووگەڵە چییە؟ مسلمانەکان هەموو کەشتەکانیان سووتان. ئەوام مسلمانەکان گەیشتن کەنداوەکە. هەموو کەشتەکانیان سووتان. بەڕا ئەوە هەموو کەشتەکانیان سووتان. بەڵام چۆن توانیان زنجیرەکان بقرتێنن؟ هێشتا نەقورتاوە وەکو خۆی ماوە لە جێخۆی. ئای چۆن توانیان بپەرنەوە لە کەنداوەکە؟ لەوە دەچێ شەیتان یارمەتی دەیان بێت لەم ئیشەیە. هەر قابلە بۆ سەرەوە زنجیرەدا فڕێ بن؟ سیرکەن. ئەها ئەو تەختانیان چۆن هێزی کەنداوەکە دەخستووە؟ ئەو بەڕاستە؟ تۆ بڵێ کەشتەکانیان بەسەر جێیەکەدا ڕاکێشابێت؟ ئۆ ئامادە بن وە مسلمانەکان توان ئامادە کردووە بۆ هێرشکردن. تۆپەکان ئامادەکەن. دەی خێرا مسلمانەکان وا بەڕێون. ئادەی تیرەکانتان بەهاوێژن. الله أكبر الله أكبر هز بخوا هيرز بكان جارێکی تر سوپای ئیسلام و سوپای ڕۆمەکان تێکەڵ بژانەوە. چاوی مێژوش زۆر بەوردی هەموو ڕووداوەکان ئەبینێت. حەق و ناحەق لە ناوتۆز و گەردی پێکداکێشاندا ململانیانە. ئازیزان، هەرچەندە هەمووتان چاوەڕوان و سەرنجامی ئەم جەنگە خوێناویان، بەڵام کاتی زنجیرەی ئەم جارەش ڕووی لە تەواوبوونا و لێرەدا پێویستە ماڵئاواییتان لێ بکەین و بەجێتان بێڵین. پشت بەخوا بەڵێنتان پێدەین کە لە زنجیری کۆتاییدا سەرنجامی ئەم جەنگە و کۆتایی ململانی نێوان حەق و ناحەق بە چاوی خۆتان ئەبینن. بەم جۆرەش قۆناغێکی تری جەنگەکە کۆتایی هات. دیارە ویستی خۆی پەروەردگار بۆ فەتحکردنی قوستەنطینیە لە کاتێکی تردایە. سوپای ئیسلامیش بێوچان و ماندوونە ناسانە بەردەوامن لە گەمەرۆدانی شورای قوستەنطینیە. بە ڕۆژ ئەجەنگن و بە شەویش پشوو ئەدەن. وا ماوەی گەمەرۆدانەکەش گەشتە 53 ڕۆژ. تۆ بڵێ لەمە زیاتر بخایەنێت؟
ئەی سەربازە تێکۆشەرەکان، ئەی کۆڵنە دەرەکان، ئەی ئەو کەسانەی کە بۆ خوای گەورە سوڵحاون، تکام وایە بە چاکی گوێ ڕاگرت بۆ قسەکانم. من بۆ ئەوم کۆ نەکردوونەتەوە کە باسی هەڵەکانی ڕابردوو بکەین، بەڵکو دەمەوێ بڵێم کە پێویستمان بە سەربازی دڵسۆز و ئازا و لەخۆبردوو هەیە تاوەکو خوای گەورە سەرمان خاد. پشت بە خوای گەورە و باڵا دەست سبەینێ هەرشەکەمان دەست پێ دەکەین. ئازیزان، بەڕێزان، ئەی سەربازە لەخۆبردووەکان، هەروەک دەزانن ئەو شاری کە دەمانەوێ ڕزگاری بکەین بە شورایەکی ئەستور و زنجیرەیەک شاخ دەورە دراوە. لە گرنگترین ئەرکەکانی سەرشانیشتان ئەوەیە کە بتوانن ئەو دیوارە ببڕن و بگەنە ناو جەرگەی شارەکە و بەویستی خوای گەورە فەتحی بکەن. بەڕێزان، کاتێک کە دەگەنە پشتی دیوارەکان بێگومان دەبێت چاوەڕوانی نەهامەتی و ناهەمواری و ناخۆشی بکەن. پاش 53 ڕۆژ لە گەمارۆدانی شورای قوستەنتینیە توانیومانە دیوارەکانی لێک بترازێنین و لە هەر چوار لاوە لیان بڕوخێنین. بە پێی توانە و بە هەموو شێوەیەک کارەکانمان ئاسان کردووە تا گەیشتووی نەتە ڕادەیەک کە کاتی ئەوە بێت ئیتر شارەکە ڕزگار بکەین لە جەور و ستەم. ئێمە داواکارین لە خوای گەورە کە پشت و پەنامان بێت و سەرکەوتنی خۆیمان پێ نیشان بدات. براکانم، شمشێرەکانتان هەڵکێشن و لە پێناوی بەرزکردنەوەی دینی خوای گەورەدا تێکۆشن. أعوذ بالله من الشيطان الرجيم. يقول تعالى: ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ولكن لا تشعرون. ويقول تعالى: وقاتلوهم حتى لا تكون فتنة ويكون الدين كله لله فإن انتهوا فإن الله بما يعملون بصير. يقول تعالى: نصر من الله وفتح قريب وبشر المؤمنين. الله أكبر. بناوي خواي جورا. اش بخوا بو بيشا وبرون.
تبديك يا عالم ما عذب الألم إن حقق القلوب الله يعلم تبديك يا عالم بعون الله الله تبديك يا عالم تبديك يا عالم واق بۆ تۆ ئەی خوای گەورە و میهرەبان خۆشەویستان بەڵێنەکەی پێغەمبەری خۆشەویست و ڕازگۆ هاتەبی درودی خوای لەسەر بێت قوستەنتینیە فەتحکرا ئیتر لەو ساتەوە سوڵتان محەممەد ناوندا محەممەد فاتح خەڵکی شاری قوستەنتینیەش پێشوازیان لێکرد و سوپای ئیسلامیان گوڵباران کرد محەممەد فاتحیش باڵێنی ئەوەی پێدان کە لەسەر یاسای ئیسلام سەرۆماڵیان پارێزدا بێت پاشان محەممەد فاتح سەردانی کەنیسەی ئایا سۆفی کرد و فەرمانیدا کە بانگی تێدا بدرێت ببێتە مسکەوت هەر لەوێش محەممەد فاتح سوزدەی شکری بۆ خوای باڵادەست و میهرەبان برد ئەو خوایی کە ڕزگارکردنی قوستەنتینیە لە سەردەستی ئەودا بە ئەنجام گەیاند اینجا محەممەد فاتح فەرمانی دەرکرد کە شاری قوستەنتینیە ئاوەدان بکرێتەوە و کاروباری موسڵمانەکان و مەسیحەکانیشی ڕێکخست و شاری قوستەنتینیەشی کردە پایتەختی دەوڵەتی ئیسلامی و ناوینا ئیسلامبۆڵ کە ئەستانبوڵی ئێستایە واتە شاری ئیسلام فاتح يا كل أمانينا فاتح يا لحن أغانينا فاتح يا كل أمانينا فاتح يا لحن أغانينا أمنا وسلاما أعطينا أقدم وانشر عدلك فينا أمنا وسلاما أعطينا أقدم وانشر عدلك فينا أقدم 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 وانشر عدلك فينا فاتح يا ذا العقل الراجح في جيش جرار سابح فاتح يا ذا العقل الراجح في جيش جرار سابح خطط فكر أنت الرابح أقدم وانشر عدلك فينا أقدم 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 وانشر